سلاف بو کوبانیە بریندار، سلاف بۆ بەرخۆدانە خاک و ماف و شەرەف دە کۆبانێدا، سلاف بۆ قەهرەمانên یەپەکە و پێشمەرگە گو ئەڤرۆ دەست بدەست بە یەک دەنگ دیرۆکە یەکیتیە کووردا دنیڤسێنن دە کۆبانیە برینداردا. درۆژێکی وەکی ئیرۆ ڕۆژێکی ناونەتەوی بۆ پشگirتیە بەرخۆدانە کۆبانێ تو گوتن تو پەیڤ نکارێ وەسفێ و قیمەتێ وێ بەرخۆدانێ بدێ دیارکردن. تەنێ بدلێکی شەوات بدلێکی بریندار هەواری خۆدایê mezin dikim gu Xwedê Teala alîkar bê bi pêşmergere bi yekekere بۆ خاطرێ بەرخۆدانێ بۆ خاطرێ پاراستنە خاک و ماف و شەرەف و ناموسدا. بژی کورد بژی کوردستان بژی کۆبانێ بمرێ داعش بمرێ رێژیمە بەعس. بریندارێ خاکە پیرۆز مرشد معشوق خەزنەوی.